دوای بڕیاری دروخستنەوەی سەرۆکی بانکی ناوەندی عێراق لەلایەن سەرۆکوەزیرانی عێراقەوە و دەرکردنی چەند بڕیارێک بە مەبەستی دابەزانی بەهای دۆلار بەرامبەر بە دیناری عێراقی. دینار بەهاکەی بەرزبوونەوەیەکی کاتی یەک ڕۆژەی بەخۆیەوە بینی. ئەو دۆخەی کە لە بازاڕی ئاڵوگۆڕی دراوەکان دەگوزارێ زۆر جیاواز بوو بە بەراورد بە بەڵێن و لێدوانی بەرپرسان. ئەمڕۆ بەهۆی کەمی خستنە ڕووی دۆلارەوە لەلایەن بانکی ناوەندیەوە بازار ناسەقامگیری بەخۆیەوە بینی و جارێکی تر دۆلار لە بۆرسەی عێراق و هەرێمی کوردستان بەرەو بەرزبوونەوە هەنگاوینا. خەڵکەکەش ینی ئومێدی زۆر نمایە بەڕاستی بە باقی مرکزی لەبەر ئەوەی ڕۆژێک 120 میلیۆن تەوزیع دەکات ڕۆژەکە دەکاتە 70 میلیۆن یانێکا هەموو ڕۆژی وەکو یەک تەوزیع کاتن ڕۆژانە 150 میلیۆن تەوزیع کاتن خەڵکەکەش لێ دەکشێتە لە دۆلاری بە عملی برێکا کە ئەوەن دەمەنهایشتە بازاری ئەوڕۆ ئەگەر بەیانی 150 میلیۆن دۆلاری بایەتە بازاری بەیانی وەرەقە 3000 دەشێت دەبێت دۆلار زیاد بخێتە بازار کەس زیاد نەخێتە بازار هەر ئەشێنی فەرمەوە 70 میلیۆنی داوە یعنی لە ڕۆژنات کەمتریشی داوە بەچی بشتێ قسەکردن ناخوا عمل دەخواگەر کەس زیاد نەخێتە بازار ناشتێ دۆلار مستعیلە هاوڵاتی هەرچی کردی دۆلاریە بکردی دینار هەرویستی بچێتەوە هەستا ئیدیستیقی بە دینار نەما. کاسبکاران باز لەوە دەکەن لە بازار خواست بۆ کڕینی دۆلار زۆر زیاترە لەو بڕێی کە ڕۆژانە بانکی ناوەندی دەیخاتە بازارەوە دەشڵێن سەقامگیری بەهای دینار لە دەسەڵاتی حکوومەتی عێراق نەماوە و هاوڵاتیانیش بەهۆی ترسیان لە زیاتر دابەزینی بەهای دینار ڕوو لە کڕینی دۆلار دەکەن. مەودمان لەوای علی حەلاقی هاتەوە ئەوەی زۆری هەیە لەگە چەند ساڵگە مێژووی بانکی ناوەندی عێراقا گەورەی زۆری هەیە بەڵام لێرە شتەکە بە موەزەف گۆڕینە شتەکە گۆڕانکاری بەسەر نایە ئیلا ئەمریکایە ئەم چیگەم شخصی گۆڕیوە نەیتوانی قەنەعەت بە ئەمریکا بێنێت بازارەکەیەوە ئەیبینی بەیانمە هاتین بازار بە 150 کرایەوە ئێستا تو قساکەم 160 نیوە مانە بازار لێرە هەم دیسان بارەدا بەرز بووە خەڵکێک هەیە پێویستی پێەیە کە دەبی دۆلارەکەی بکڕی قەردی موادەکەی بداتەوە موادەکەی کڕێ هینایەتی فرۆشی دێگە گرامی بێگە هەرزان بووبی دەبی قەردەکەی بداتەوە قەردەکەشی بە دۆلارە ئەو ڕۆژی پێویست پێبی سەرچەمی دەبی بکڕی خەرگەوە شەو سەڕێ گیربوو لە ئیسکان بە 158 دەیان فرۆشت ئێستا شکاوی کە فرۆشتی هەیە دەترسێتن دێتن دەکریتەوە بەرەوە گرانتر دەکریتەوە. بە بڕیاری حکوومەتی عێراقی ژمارەیەک کۆمپانیای ئاڵوگۆڕی دراو لە عێراق و هەرێمی کوردستان بەهۆی بردنەدەرەوەی دۆلاردا بخرێن بەڵام تا ئێستا ڕوونیە چەند کۆمپانیا لە هەرێمی کوردستان داخراون یان بەردەوامن لە بردنەدەرەوەی دۆلار بە مەش نازاندرێت تاکەی نرخی دراوەکان بە نادجێگیری دەمێنێتەوە. گەیلان سابیر کەناڵی پەیام هەولێر.